بانگەشەی چاکسازی زۆر دەکرێت بە تایبەت لە ئێستادا لە عێراق وەک دەبین و دەبیستنکەوە بەرپرسانێکی یەکجار زۆر گیراون کە دەستیان ناوەتە بینەقاقای قوت و سەروەت و سامان و پارە و پاروی ئەو خەڵکەیە زۆر جار بانگەشە دەکرێت فڵان ئەوەندەی دزیوە فڵان دەستی بەسەر ئەوەندە داگرتووە فڵان تۆڵەی لێ سەندرایەوە پارەکەی لێ وەرگیرایەوە فڵان لە سزن کرا فڵان پۆست و پلەکەی لێ وەرگیرایەوە بەڵام ئایا لە دیدی ئیسلامدا لە دیدی شەریعەتەکەی ڕەب العالەمین و لە واقعی کۆمەڵگادا ئایا چاکسازی تەنیا بە ئەوەندە دەکرێت کە من بەرپرسێک بم ئەگەر دزیم کردبێ ئەگەر گەندەڵیم کردبێ پۆست و پلەکەم لێ وەرگیرێتەوە لە سزن بکرێم و تەواو هەر ئەوەندە بێگومان ئەوە کاڵایەکی زۆر بێباڵایە چاکسازی بەو شێوازە ناکرێت چاکسازی یەکەم شت بە ئیمان دەکرێت ئیمان ئیسلام بناغەی چاکسازی و پاکسازیە چونکە ئینسان ئەگەر لە دڵ و دەرونیدا ئیمان ڕەجی داکتە ئیتر وای لێ دێ ئەو کەسە چۆن باشە چۆن پاکە ئاواش لەگەڵ خەڵکی باش دەبێ لەگەڵ خەڵکی پاک دەبێ خیانەت و ناپاکی لە یەک سنتێک و لە یەک فلسێک ناکە ئامادە نییە واژوویەکی حەرام کە ئامادە نییە پارەیەکی حەرام بخوا ئامادە نییە حەقی خەڵکی بخوا ئامادە نییە دەست بەسەر موڵکی خەڵکی دابگرێ بە شێوازێک ئەو حەقەیە وەردەگرێ کە شایستەیە و بە شێوازێکش ئەو حەقەیە دەدا کەوا شایستەیە و حەقە بەو شێوازە حەقی پێ بدرێت رب العالمين لقرآن عظيم لسورة الأنعام لآياتي 48 دفرمي وما نرسل المرسلين إلا مبشرين ومنذرين فمن آمن وأصلح فلا خوف عليهم ولا هم يحزنون پروردگار دفرمي بيگومان بدل نهایی و پیغمبران من نناردون مگر لحالك دا او پیغمبران من ناردون پیغمبرانێک و نێردراوانێک و ڕەوانەکراوانێک بوونا مژدە دەربن و ترسێنەر بن یاخود دڵخۆشکەر بن وریاکەرەوە و بێدارکەرەوەی خەڵکی بن اینجا پەروەردیگار دەفەرمێ هەر کەسێک ئیمانی هێنابێ و چاکسازی کردبێ چاخوازی و پاکسازی لە نێو کۆمەڵگایە کردبێ پەروەردیگار دەفەرمێ ئەو جۆرە کەسانە فلا خوف عليهم ولا هم يحزنون پەروەردیگار دەفەرمێ نەترسیان لەسەرە و نە خەم و خەفەت و پەژارەش دایان دەگرێ ئینسان لە ژیانی دنیادا لە نێوان دوو حاڵ و بار و دۆخدایە حاڵەتی یەکەم ترسی هەیە بۆ داهاتوو و خەفەتیش لە ڕابردوو دەخوا ترسی هەیە بۆ داهاتوو دەڵێ دەبێت چیم بەسەر بێ و خەفەتیش دەخوا دەڵێ بەهۆی ئەو گونا ئەو تاوانانەی کەوا لە دنیای ئەنجام داوە دەترسم کە پەروەردیگار عەزابمدا عیقابمدا بەڵام ئەو جۆرە کەسانە کەوا بەهۆی ئیمان و ئیسلامەوە چاکساز بوونا چاخواز و پاکساز بوونا کەسانێکن بە هیچ شێوازێک خەم و خەفەت و پەژارە دڵ و دەرونیان داناگرێ بۆ چونکە پەرێزیان پاکە هەر کەسێکیش پەرێزی پاک بێ بێباکە هەر کەسێک پاک بێ بێباکە بەرچاوی ڕووناکە چونکە حەقی کەسی نەخواردووە ماڵی کەسی نەدزیوە ماڵی کەسی نەبردووە هیچ کەسێکی نەکوشتووە بوختانی بۆ هیچ کەسێک نەکردووە مافی هیچ کەسێکی زەوت نەکردووە حەقی پەروەردیگاری جێبەجێ کردووە بەندەیەکی سەرڕاستی ڕەب العالەمین بووە و حەق و مافی خەڵکی داوە بۆیە ئەو کەسە هیچ خەم و خەفەتێکی نییە چونکە پەرێزێکی باشی هەبووە بەرهەمێکی چاشی هەبووە و ترسیشی نییە بەڕاستی بۆ داهاتوو هەروەکو چۆن خەم و خەفەتی لە ڕابردوو نەخواردووە ترسیشی بۆ داهاتوو نییە کە خیامەتە چونکە توێشوی پێیە چونکە زاد و زەخیرەی زۆری پێیە